ماوەی نزیکەی 2 مانگە زەنگی ساڵی خوێندن لێدراوە، بەڵام بەهۆی بایکۆتی مامۆستایانی ناڕازی و وانەبێژانەوە لە پارێزگای سلێمانی و ئیدارە و قەزاکانی دەوروبەری پەروەردە و خوێندن پەکی کەوتووە. لەو چوارچێوەیەدا و لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە ڕانیە و قەڵاتزێژ خۆپیشاندان و گرتبوونەوەی بەرفراوان بەڕێوەچوو. مامۆستایانی ناڕازی و وانەبێژ و بەشێک لە چین و توێژەکان لە بەردەم باخی گشتی ڕانیا خۆپیشاندان و گرتبوونەوەی بەرفراوانیان ساز کرد و درێژەیان بە بایکۆتی خوێندندا. ئەم ڕۆژدارێکی تر وەکو هەموو یەکشەمەکانی تر هەڵوێستێکمان دووبارە کردەوە کە پاڵپشتێ بۆ ئەم جوڵەیە، پاڵپشتێ بۆ چالاکی بایکۆت، چونکە ئێمەی مامۆستا فەرمانبەران چالاکی سەرەکیمان بایکۆتکردنە، بەڵام هەفتانە ئەم یان 2 هەفتە جارێکە ڕێپەیوانێکی جەماوەریە خۆپیشاندانێک ئامادەکەین، ئەمە تەنیا بۆ پاڵپشتیە بۆ ئەوەی کە بایکۆت بەردەوامە. و لێرەشەوە جارێکی تر دەمانەوێت وێڕەوەی کە ئەمڕۆ ڕامانگەاندۆ پشتیوانی هەموو مامۆستا بە هەڵوێستانەی دەڤەری زۆنی زەرد دەکەین کە هەڵوێستیان نواندووە بەداخەوە یەکێک لە مامۆستاکان مامۆستا عەلی کە گیراوە تەنیا لەسەرەوەی بیستوێتی ئەمڕۆ هاوشانی ئێمە لە شارەکانی خۆیان هەڵوێست بنوێنن. جێگەی داخە زیاتر لە 2 مانگە مامۆستانی لە بەردەم پەروەردەکان بایکۆتی پرۆسی خوێندیان کردووە و لە بەردەم پەروەردەکان خۆپیشاندانیانە تا ئێستا بە وشەیەک حکوومەت هەرێمی کوردستان وەڵامی داواکاری ئەمی مامۆستانی نەداوەتەوە. بێگومان شکانەی بایکۆت پێویستە بە جێبەجێکردنی داواکاری مامۆستانی وانوێژ مامۆستانی میلاک. بایکۆت ناشکێن و بەردەوام بێت تا کۆتایی ساڵ ئەگەر بەو شێوازە بمێنێتەوە. چین و توێژە جیاوازەکان و قوتابیانیش بەشداری گرتبوونەوەی ناڕەزایەتیەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕینیان کرد. بەشێک لە قوتابیان کە ئامادەی گرتبوونەوەکە بوون پشتیوانی مامۆستاکانیان دەکەن بۆ وەرگرتنی مافەکانیان. من وەک قوتابێکی ئامادەی هاتوومە لێرەکانە داوا لە حکوومەت دەکەم کە مافی مامۆستایان نەخوادووە. داواکارمان لە حکوومەت دەوەیە کە موچەکانی لە کاتی خۆی دابتاتوە داواکاری مامۆستایان جێبەجێ بکات. دەمەوێت حکوومەت مافی مامۆستایان جێبەجێ بکات. نامێت ساڵێک لە خوێندنم فەوتێ، ساڵێک لە تەمەنم بڕوە پۆلینۆمە بەڕاستی ئەگەر ئاوا خوێندن دواب بکە یعنی بەڵێ ساڵێک دوا دەکەێت ساڵێک لە تەمەنمان کەم دەبێتەوە، خوێندنیش بۆ مەنهەجش کەم ناکرێتەوە. لە گرتبوونەوەی ڕۆژی یەکشەممەدا لە ئیدارەی ڕاپەڕین مامۆستایانی ناڕازی ڕایانگەیان ئەگەر وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە و حکوومەتی هەرێم بەڵێنی دابینکردنی موچە لە کاتی خۆیدا نەدات، داواکاریەکانیان دەبەنە بەغدا، بەردەوامیش دەبێن لە گرتبوونەوەی بەرفراوان. ئەمەش لە کاتێکدایە بەهۆی بێباکی حکوومەتی هەرێم و بەردەوامی کێشەی موچە تا ئێستا چارەنووسی ئەم ساڵی خوێندن ناڕوونە و قوتابیان و کەسوکارەکانیشیان لە دوودڵیدان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.